بەڵێ خۆشەویستان ئەوەی لە راپۆرتەکە گوێبیستی بوون باگراوند و پێشینەیە بوو سەبارەت بە گەشتکردنی مرۆڤ بۆ سەر هەسارەیەکی دیکە و ناسینی گەردوون. ئەمڕۆ ئێمە میوانداری یەکێک لەو کەسانەمان کردووە کە خۆبەخشە و لە ماوەی ئایندەی نزیکیان دوور خۆی ناونووس کردووە بۆ گەشتێکی ئەبەدی بۆ سەر هەسارەی مەریخ. ئەویش حسین حسینیە. ئەزیزانم بێگومان پرسیاری زۆر هەیە سەبارەت بەم بابەتە و بەم تەوەرە کە جێگەی سەرنجە کوردێک بۆ یەکەم جار بچێتە سەر هەسارەیەکی دیکە کە پێشتر تەنیا دڵۆپە ئاوێکی تیانە دۆزراوەتەوە. ئایا دەکرێت هەتایە کوردێک لێ بژی؟ ئایا کە کورد بووە نەتەوەیەکی سەرەتایی لەوێ چ دەستپێکێکی ئەبێت؟ ئایا ژیانکردن لە شوێنێکی ئاوا دوورە دەستا تا چەندە قورسە؟ ئێمە هەوڵە دەین لە میانی ئەم گفتوگۆ کورتەدا قسە لە سەرم بابەتانە بکەین و ڕاو سەرنجی حسین حسینی بزانین. کاک حسین بەخێر بێت. بەخێر بێت. کاک حسین، بیرۆکەی گەشتکردن یان خۆبەخشین بە گەشتێکی ئەبەدی بۆ سەر مەریخ لەکوێوە سەرچاوی گرت؟ بەنسبەت خۆمەوەیە بەنسبەت پرۆژەی مارسوانەوە. بەنسبەت پرۆژەکەشە بۆمان باسکە و خۆشت خۆی ئێستا تەکنۆلۆژیای مرۆڤ زۆر پێشکەوتنی گەورەی بەدەستێناوە، ینی زۆر کەس بڕوایان وایە کە گەلە بیرتان ئەگەر بزانن ساڵانی 1960 بڕێ بوو کە 68 بە 69 بوو کە مرۆڤ لەسەر مانگ دابەزی. بەس تەکنۆلۆژیای ئێستا زۆر پێشکەوتوترە لە تەکنۆلۆژیای شەستەکان، یعنی کە مرۆڤ لەو سەردەمەدا توانویەتی بگاتە سەر مانگ بەو تەکنۆلۆژیاوە کە تقریبا تەکنۆلۆژی سەرەتاییە. ئێستا بەم تەکنۆلۆژیای ئێستاوە زۆر ئاسانتر ئەتوانێت بگاتە سەر مەریخ. بەس کێشەکە لە دوو خاڵەخۆیە بینیتەوە، یەکێ ناسینی مەریخە و یەکێکیش دووریەکەیەتی. ئەو دووریە خۆی بڵێن تێچوویەکی زۆر ئەخاتە سەر ئەو ڕێکخراوانەی کە بیانەوێت ئەو گەشتە ئەنجام بدەن. ساڵی ڕابردوو بوو 2011 کە 2012 بوو ساڵی ڕابردوو 2011ڵێم کە هین کیوریاسیتی مەرخپێوی کیوریاسیتی ناسا لەسەر مەریخ دابەزی و ئەم مەریخ پێوە زانیاری زۆری لەسەر بڵێن ڕووبەری مەریخ بۆ زەوی ناردووە. تەنانەت ئەوەی دۆزیوەتەوە کە لە سەردەمێکە لەسەر مەریخ ئاو هەبووە، یعنی ئەو پێکاتی کیمیانی کە دراسی کردووە لەسەر ڕووبەرەکە مەشاگە بێ ئاو هەبوو بێ و ئەو احتیمالی زۆر ئەو ئاواگە لەسەر ڕووبەری مەریخیش نەبێت لە ناو خودی مەریخا لێمە لەژێر پێستەکەیە هەیە، ژێر تۆکڵەکەیە هەیە و ئەگەر ئاویش هەبێ سەرەتاکانی ژیان ئەتوانی تۆ لەوێ دروست بکەیت. طبعاً ناسا ئەوەی کە لە ڕایگەیاندووە بە فەرمی ئەڵێمە تا 2030 بیرمان نەکردوێتەوە کە مرۆڤ بۆ سەر مەریخ بنێرین، کە یەکێک لە گەورەترین بەربەستەکانیشی بڵێن تێچووەکەیەتی. بە کۆمپانیانە کۆمپانیایی کە ئەم کۆمپانیانە هینن قازانجنەویستن، وەکو ئەو کەسانن کە بڵێن حەزیان لە فەزایە و پێشتر لەو بوارانە ئیشیان کردووە، بەس زۆرکیان زانای و بوارن. هەندێک کۆمپانیان دروست کردووە کە بە یارمەتی کەسانێکی کە ئەیانەوێت بڵێن لەو بوارە پارە خرج بکەن سەفەر بەرەو مەریخ ڕێ بخەن. دوو کۆمپانیا بە هەن کە یەکێکیان زۆر جدیترە کە کۆمپانیای مارسوانە لە هۆڵەندا و پرۆگرامێکی وردی بۆ داناوە. بەپێ ئەو پرۆگرامە وردە ساڵی 2024 مرۆڤ لە مەریخ دابەزێ. هۆکاری ئەوەیش کە ئەم سەفەرە بۆی داناوە کە نەگەڕانەوە بێ، یەکێکەوە کە ژیان لە مەریخ دەست پێ بکرێ و یەکێکی کەیش ئەوەیە تێچووی گەڕانەوە کە زەحمەتە لەوانەیە لە ئێستادا کە بیری لەکەنەوە ناتوانن هەم بڕێ مرۆڤەکان بنێرن هەم بیگەڕێنەوە. بەس ئەمە ئێستاە ئایا 10 ساڵێکی جوایە. باشە حسەن حسێنی چۆنم بیرۆکەی بۆ هات بڕیاریە بڕوا لەگەڵیانە ئەگەر بکرێت؟ خۆی شاید بە هەندێشت هەیە کە لە زاتی خۆمانایە، بەس هەنێشتی تریش هەیە بڵێن لە زاتمانەیە کەوەکە هەمیشە حەزمان لە شتی نوێ بێ. بەس شتێکی کەیش هەیە، من سایت و گۆڤارێکی علمیم هەیە و کە پرۆژەکەم بینی ساڵی 2012 هەستم کردم پرۆژەیەکی بەڕاستی هینە، ینی پێرفێکتە، بیری لە هەموو لایەنەکانی کراوەتەوە و بە ئەنجامەکە و ویستم لانی کەم ئاگاداری هەموو وردەکاریەکانی بم. و طبعاً کە تۆ دێنی یەکەم ئیمەیلش کە ناردم تۆزێ هەستم کرد زەحمەتە، ئەنی دەنانە سێندەکەی بۆم زۆر زەحمەت بوو کە بینیانەوە ناردم. چونکە تۆ چیتە ناو بڵێن بڕیار هێستە ناو پرۆسەیەکی کەوە، چیتە ناو هینێکی کەوە بڵێن بڕیارێکەوە. ئەو بڕیارە تۆزێ قورسە بەس تا ئێستا پرۆژەکە باش ڕۆیشتووە ئەم هاوینە ئیتر بڵێن پرۆسی هەڵبژاردنەکە
دەست پێەکە. دەمەوێت هەندێک پرسیارێ زۆر سەرنجڕاکێشە بێگومان. حسین حسینی ئەبێ بە یەکێک لەو نەتەوانەی کە زمانی کوردی پێ و دەچێتە سەر هەسارەیەکی دیکە واتە کوردیش ئەبێ بە نەتەوە سەرەتایەکانی سەر هەسارەیەکی دیکە کە مەریخە بۆ نیشتە جێبوون تاکو ئێستا بێگومان نەچوە بەس بۆ نیشتە جێبوون نەچێ. حسین حسینی چی ئەبا لەگەڵ خۆی ئەوەی تا ئێستا بیری ئەوە حەزێکە کە بڵێن بچی هەڵبژێر درێی ئەو تەدریبە ببین دوای هەڵبژاردنەکە هەموو ئەم هینانە کە بچی تاوێ طبعاً من زۆرتر لێرە بڵێن بخۆمەوە بیرکردنەوەنە زۆرتر تۆ مرۆڤانە بیرەکەیتەوە طبعاً لەو حاڵەتێشە تۆ بەگراوندت هەیە طبعاً هەوڵە دەم دراوسەکانم تورک و عەرەب و فارس نەبن گەورەترین وەڵێن شتەیە کە بیرۆکەیە بۆ دێ ئەو شتەیە بەس ینی هاوکینگ لەم ڕۆژانە قسەیەکی کردبوو کە قسەکەی بم شێوەزەیەڵێ بۆ ئەوە مرۆڤایەتی ژیانی داهاتوی خۆی مزۆکەرگا ئەبێ زەوی بەجێ بێڵێ ئەبێ بیر بکاتەوە لە شوێنێکیکە ئێمە بەس یەک هەلی ژیانمان هەویش لەسەر ڕوبەری زەویە ئێمە مەسەرەن تۆ تماشاکە ئێمە لە زەویە تۆ هیچیش نەکەی سەرەتاکانی ژیان هەیە ئاو هەیە ڕووەک هەیە ینی ئەگەر لە شوێنێکبی ئاو ڕووەک و هەوا هەیە ئەتوانی بژیت بەس ژیان لە مەریخە بەبێت تەکنۆلۆژیا نابین تۆ بێ مێشکت بەکاربین هەواشیتیانە ئاوەکەیش ئەوە کە هەیەڵم سەرەتاکانی دۆزراوەتەوە ئەبێ هەبێ بەس ئەبێ هەم هەوا دروست بکەی هەم ئاو دروست بکەی بەرگە هەوای مەریخینە غازی دوانە ئۆکسیدی کەربونە و ئەم غازە طبعاً لە پرۆسەی ڕۆشنە پێکاتن ناتوانانی ئۆکسیژنی لێ وەربگری ڕۆک بەری لەگەڵ ڕۆکبەری لەوێخوا بەس پێویستە بێ ئاوەکە فەراهەم بکەی ئاو هەبێ ئەگە تۆ ڕۆمانی ڕۆبە کرۆزات خوێندە بێت ڕۆبنسن ڕۆماناکەوێتە کەمراکەوتە دوورگەیەکەوە هیچ وینێکی نیە ینی بڵێن هیچ ئامێرێکی پێ نیە هیچ شتێکی پێ نیە بەس ناچارە لەو دوورگەیە بژی بەس ئەو دوورگەی ئەو ئاوی تایە ڕۆیکی تایە ینی بڵێن هەموو شتێکەیە ئەنی بڵێ سەرەتاکانی ژیان هەیە ئەتوانێت خۆی بەبێ تەکنۆلۆژیا بڵێن بەبێ ئامراز دروست بکە ژیان دروست بکە بەس لە مەریخ تۆ ئەبێ ئەو سەرەتاکانی ژیانش دروست بکەیت ئەبێ ئاو دروست بکەیت ئەبێ هەوا دروست بکەیت ینی ئێوەتانەوێت لە سەرەتاوە دەست بکەن بەڵێ لە سەرەتاوەیە ئەمە ئەم شتە ینی بڵێن لە سفرەوە دەست پێەکە ژیان لەوێ لە سفرەوە دەست پێەکە تۆ پێویست بە هەوایە کە بێ دروستی بکەیت پێویست بە ئاوە کە بێ بیدۆزیتەوە یا ئەبێ دروستیش بکەیت ئەویشەکرێت دروست بکەیت و ئەوەیە کە تۆ لەوێ دێنی تر بڵێن جێگرەوەیەکی کە بۆ زەوی ئەدۆزیتەوە و مرۆڤ پەخشەکەیتەوە لە گردونە ئەمە گرنگترین دەستکۆتی مرۆڤایەتیە بێ بۆ ئەو سەفەرە لە لایەکی کەیشەوە ئەگەر لە بیرتان بێ ینی لە بیر چی کە خوێندی بێتانەوە کە هۆکاری یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی پێشکەوتنی مرۆڤایەتی دۆزینەوەی کیشوەری ئەمریکایە بەس کیشوەری ئەمریکا چۆن دۆزرایەوە کیشوەری ئەمریکا بڵێ کریستۆف کۆلۆمب دۆزیە گەورەترین کەشفی کریستۆف کۆلۆمب بڕوای پێما بێم قسەی نایزنبەرگاڵێ بڕوای من گەورەترین دۆزینەوەی کریستۆف کۆلۆمب دۆزینەوەی ئەمریکا نەبوو گەورەترین کاری ئەو بڕیارە بوو کە بڕیاریە ئیسپانیا کە شوێنێکی ئارام و بەجێ بێڵێ ڕوو کاتە شوێنە کە نازانەوە کوێت ئەی ئێوە کاک حسێنیانی بڕیارێن بڕۆنیانیان بڕیارە قورسەوانە ئەمە ئیمەیلێشم نردیانی بڵێن چەند جارێ قەلەقیەکی زۆرم هەبوو کە ئیمەلەکە بنێرم نەنێرم جوگا مەزانی تەواوە ڕۆی پێما بێ 536 کەس بوو کە ئیمەیلەکەم نات بەس شتەیەکە هەیە ئامانجی گەورەتە من قوربانی گەورەیە بێ یعنی تاوا من نەسەکانی بیرەکەی تۆ 10 ساڵ ماوەیەکی زۆرە تا وقتم مناڵەکەم گەورە بێ بێکی گەورەن و مەسوولەتە لە من نامێنێتەوە گەنجێک بەس خێزانەکەشم هەان دەرمە سەیرە ینی حەزی لەیەکە ئەم شتە سەر بگرێ بۆ ئەبەدی تۆ نەیان بینیتەوە بێگومان تەبانم ئەم ئەبەدیە هەتا ئێستا ئەبەدیە بەس بڵێن ئەوە کەیسە براری لە درەوە کە تۆڕێ بۆ مەڕێخ و ناگەڕێتەوە بەس من بڕوام وایە کە ئەوانەی کاسن بۆ مەرێ ڕۆژێ گەڕێنەوە وەک چۆن کرێ بڵێن ئەوانەی کە چون بۆ ئەمریکا شەرگەڕانەوە بەس ئەو پرۆسەیانی بڵێن پرۆسەیەکی نزیکترامێ زۆر بە کەشتیژەکرێ بە زەوەیان تەنیا تۆ لە وەختا بۆ تەکنۆلۆژیە سەدەی 14 چون بۆ ئەمریکا ساڵ زیاتر بە ڕێگەوە بوون بەس ئێستاکانێت لێرەوە بۆ مەڕێ 8 مانگە
8 مانگە کوردێک ئێستا ئەچێت چەند ساڵێکتر ئەگەر ناوی دەرسی ئەچێ بۆ سەر مەریخ چ شتێکن لەوانەی کە دەیوێت نەیباتە سەرەوە هەسارەیە چیا دەورێکی تاڵ هەیە لەسەر ئەم هەسارەیە جێ هێڵێ و هەستکە ئەم میحنەتە پێویست ناکە هەسارێکتر بیبینێ بەخۆیەوە تەبەن پێم خۆشە ینی ئەو کەسانە کە دێناوێ ینی بڵێن هیچ دەمانگرژیەکی ئاینی و ڕەگەزیان لەگەڵانە بێت ئەمە گرنگترین بڵێن کێشەی مرۆڤایەتی ئەوەیە بەس ئێمە بمانەوێ و نەمانەوێت کێشەکانی سەرمایه‌داری لەگەڵ خۆمان نابین ئەنی ئەو کێشانەی کە سیستمی سەرمایه‌داری دروستیەکات خۆی بڵێ پێش بچەی هینەوە سەرمایەوە چ بمانەوێت چ نەمانەوێت ئێمە ئەو کێشانە لەگەڵ خۆمان نابین چونکە ئەوە سەرمایه‌داریە کە وەزارە خەڵکە با بۆ سەر مارس هەر ئەو سیستەمە ئەڕوات بەس گرنگترین شت کە ناوێ مرۆڤ لەگەڵ خۆیان بیا بۆ شوێنێکی کە بڵێن دەمارگرژی ڕەگەزی و دەمارگرژی ئاینیە ئەم دوانەیە کە تا ڕادەیەکی زۆر ژیانی لە سەر زەوی ناشرین کردووە ناخۆش کردووە سەرمایه‌داری و بیر و بۆچوونی ئاینی هەموو ئەمانە پەیوەندیان هەیە بە ژیانی ڕۆژانەوە ئێوە ئەڕۆن لەوێ بەنیازن چی بکەنانی تۆ لێ کایچیتە سەرمەڕێ مەسەرەن تۆ چی بۆ حەسارەیەکی کە تەنها یەک شت فریاتەکەوێ ئەوش علمە هیچ شتێکی کە ناتوانێت لێ فریاتکەوێ ئەبێ ئەو علمەی کە لەسەر زەوی بڵێن وەرگرتووە ئەو شتانە کە دەستت کەوتووە و ئەو تەکنۆلۆژیا سەرەتاییە لەگەڵ خۆتایی بی بەوە ئەبێ بژیت ئیتر ئەم تەکنۆلۆژیا تەفەنون نییە ئەم تەکنۆلۆژیا ژیانی تۆیە حیاتی تۆیە و ئەوەیە کە بڵێن مرۆڤ بازێکی گەورە هاوێ ئەم باز ینی بڵێن ژیان دروستەکە ژیان لە هیچەوە ڕاستە تۆ لێرەوە بڵێن مرۆڤەکە ئابی بەس لەوێ ژیان لە هیچەوە دروستەکە سەرەتاکانی ژیانە بێ دابین بکە ناڵم ئیش ئەوانە کەچنە سەر مەریخ ئیشان لە ئیشەکەی ڕۆبنسن کۆرۆزە زۆر قورسە چونکە ئەو هیچیشی نەکردی هەرە ژیە ئاو هەبوو ڕۆکە بووی خوارد و ئەژیە بەس لەبێت و ئەبێ هەواش دروست بکەیت ئەبێ ئاویش دروست بکەیت و ئەبێ تەبعاً بەردەوام توێژینەوەیش بکەیت بۆ ئەو ژینگە بناسی چونکە ئێسەکانن تۆ لەسەر زەوی بڵێن ئێرە کوردستان ژینگەیەکی هەیە ئەم ژینگە سەدان 92 لەگەڵ ژینگە ئەمریکا هاو بەشە جیاوازیەکی ئەو توی نییە بەس تۆ چیتە سەر هەسارەیەکی کە ژینگەکەی فەرقەکە ئایا و خاکە ژەهراویە ئایا ژەهراوی نیە ئایا بەکەردی ژیاننی ئایا ئەکرێت لەو خاکە کە لەویایە چ مادەیە چ کانزایە دەربێنی کە بەکەردی ژیانی بۆ ژیان بەکاری بێنی و ئەمە بڵێن ئەم سەفەر بۆ مەریخ ینی بڵێن قۆناغێکی زۆر زۆر گەورەیە لە گۆڕانی ژیانی مرۆڤایەتی و تا ڕادەیەکی زۆری گۆڕانی بیرکردنەوەی مرۆڤایەتی کە زۆر شت هەیە بەجێی بێڵێ زۆر بڵێن دەمارگرژی هەیە بەجێی بێڵێ چونکە ئەتوانێت ئۆتۆماتیکی ئایدیای زۆر گەورە بۆ خۆی دروست بکە وەکە ئەو ئایدیایانە ئەم شتە بچووکانە داپۆشێنی بڵێن گرنگی پێ نادا کە تو ئایدیای گەورەتە بوو تەبعاً کە هەنێ شت ببینی کە بەرچاوتە زۆر بچووک دێتە بەر ینی لەوانەیە گاڵتەی پێ بکەیت ئەو گرنگترین شت بەڕای من کە بۆ گەنجان ئێمە زۆر گرنگە ئەوەیە کە ئایدیای زۆر گەورەیان هەبێت سەفەر بۆ مەریخ ئایدیایەکی یەکجار گەورەیە و ئەوەیە کە ئایدیای گەورەتە بۆ توانی هەنگاوی گەورەی بۆ هەڵگری و ئەو کێشانەوە ئەو ئۆقدانەوە ئەو نەخۆشیە دەرونیانەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە خۆی بە شێوازێکی ئۆتۆماتیکی چارەسەر بێت نەک لە کۆمەلگای هەمە مقام و کۆمەلگای مرۆڤایەتی ئەوە گرنگترین خاڵی بوو شارەزایت هیچ شارەزایەکەت کۆ کردوەوە لەسەر هەسارەی مەریخ لەسەر پێکهاتەی زەویەکەی چونکە زانست بە هەموو گەورەی خۆی شارەزایی وردینیە لەسەری حسین حسینیە چێ بۆ شوێنێک کە مەریخە ئەگەر ناوی دەچێت نەناسراوە ئیلم هەمووی نەیتوانیوە کەشفیکە حسین حسین چێزانە داوان منیش ئەوەی کە هەمان معلوماتی تۆزێ لە عام زیاترە بەس ئەوەی کە ئازانین بەرگە هەوای مەریخ غازی دوانەکسیدی کەربوونە بەس شتێکەیە هەر ئێستا لە ناوی شوێنەکەم لەبیر نەماوە شوێنی تایبەتیە لە جەمسەری باشوور نزیکی جەمسەری باشوور زانایەکی لێیە بارودۆخی ئەو شوێنە زۆر نزیکە لە مەریخ ینی سەرماکەی و ئەو سەختی ژیانەکە لەوێ هەیە چەندین مانگە لەوێ ئەژی خەوەتێکە ئینسانەکان ئاوا ینی فەرقی بینی خۆ ینی وەک وایە لە مەریخ بژی چەندین مانگە بە تەنها لەناو ئەو سەهۆڵاژی
بۆ ئەوە بزانێت کە کەسێک کە لە مەریخ ئەژی تووشی چه ژێرە و کێشەیەکە بێت جگە لە دابینکردنی هەوا و ئاو لەگەڵ ئەو ژینگەیە چۆنە گونجی ئەو شوێنەی بڵێن جەمسەری باش و زۆر نزیکە لە بڵێن سەرماکە و پلۆی سەرماکە و بڵێن تونند و تیژی ئاو هەواکەی زۆر نزیکە لە مەریخ جگە لەوە پرۆژەیەکی گەورەی 500 ڕۆژە هەبوو ئەویش تەواو بوو کۆمەڵێک خۆبەخش بۆ ماوەی 500 ڕۆژ لە بڕێنە بارودۆخی بێوەزنیە ژیان تەواو بێ لەسەر زەوی بەس بێکێش بۆ ئەوە بزانن کە ئایا کەسێک ئەڕوا بەرەو مەریخ لەو ماوە دوور و درێژە ڕۆیشتن و گەڕانەوە بۆیە 500 ڕۆژیان بۆ دانەوە بۆ ڕۆیشتن و گەڕانەوە لەشی تووشی چ کێشەیەکە بێ دەبێتکانێت بڵێن مرۆڤ تا مانگ ڕۆیشتووە مانگ زۆر دوور نییە یا ڕۆشتووەتە ئێستاکانی مەسەلەن ڕۆشتوەتە فەزا چوەتە بڵاو وێزگەی نێو دەوڵەتی بەس کە تۆ بۆ ماوەیەکی دوور و درێژی 8 مانگ 9 مانگ هاتن و گەڕانەوە بێ 500 ڕۆژ ئایا لەشی تۆ کە لە بڵێنە هینی کێشکردنی زەویە گونجانی هەیە لەو بارودۆخە چه گۆڕانێکی بەسەرادێ و تووشی چی کێشە گەلێکە بی و ئەمانەیش ئەم توێژینەوانە هەمووی کراوە هەمووی ئامادە کراوە هەمووی بیر کراوەتەوە کە هەمووی بۆ ئەوەیە کە مرۆڤ لەسەر مەریخدا بەزێ و بە سەرکەوتوی دابەزێ و ژینگەیەکی کە جگە لە زەوی بۆ مرۆڤ دروست ببێ هەرچەند بیر لە مانگی شەکرێتەوە بۆ ژیان ڕاتکردم تۆ ئەم بڕێرە قورسادەی کەشتکەی بۆ مەریخ بە چ خەون و بە چه ئامانجێتی بۆچی ئەچی ناڵم ینی بڵێن خەونەکە زۆر گەورەیە ینی بڵێن ئەگەر هینی ئاینی سیرکەی وەکو دابەزینی ئادەمە لەسەر زەوی هەنی دابەزین لەسەر مەریخ هەنی وەکو هەوینە ئاینەکەی کە ئەو تەشبیه ئاینەکە هەیە وەکو دابەزینی ئادەم و حەوایە لەسەر زەوی بۆچی ئەچیت چی هەسارەیەکی تر ئاوادان کەیتەوە یان ئەتوێت تۆ یەکێبی لەو سەرەتا دەستپێکانی لەسەر هەسارەیەکی هەمووی هەیە یا مێژوو بە خۆدەن هەموو ئەمانە هەیە ینی بەرحاڵ مرۆڤ ئەو بوونەوەریە کە ڕیسکەکە بۆ ئەوە شت بدۆزێتەوە شت بزانێ شت بناسێ زیاتر بزانێ ینی مرۆڤ وەها بوونەوەرێکە بوونەوەرێکی ئاڵۆزە بوونەوەرێک نییە کە مەسەلەن خوو بگرێ بە ژیانێکی بەسیتەوە بیر لە شتی گەورە کاتەوە بازەدات بەس بڵێن زۆر گرینگە کە تۆ مەسەلەن فڵان کار یەکەم کەس تۆبی کردوێت تۆ وەک حسێن حسێنی تا چەند بڕوات بەخۆت هەیە و لەو بڕواایت کە سەرکەوتووە بن لەو گەشتتانە ئەزانن چۆن هەموو شتێ ڕیسکێکی تێت هەیە بگومان هەموو شتێ زیانێکی هەیە تۆ مەسەلەن تۆ بڵێت ئایا لەسەر زەوی ئێمە ژیانمان پارێزراوە نا لەوانەیە بچیتە سەر و جادە سیارەیە لێت بدە ئەسەن بیرکەرەوە تۆ بە زۆر بە پێرفێکتی ئەژی زۆر ئاگداری خۆتی لەوانە بچێت سەر و جادە یەک دەقیقە سەرخۆشیە بەس خێرایی بێت لێت بدە بتکوژێ ینی ئەم ڕیسکانە هەمووی هەیە نیژگانی ئینسان وایە کە تۆ هەنگاو ئەنی بەرە و بڵێن کردارێکی گەورە نابێت بیر لە شکستەکانی نابێت بکەیتەوە بیر لە شکستەکانی کەیتەوە شکستە خۆی بیر لە سەرکەوتنەکانی بکەیتەوە جا ئەوەیە کە تەبان کە تۆ من بۆچی بڕوام وایە کە ژیان لەسەر مەریخ ئەتوانێت دروست ببێ چونکە ئەزانم ئەکرێ لە غازی دوانە ئۆکسیدی کەربۆن هەوا دروست بکرێ ئەو بەپێی ئەو بڵێن لێکۆڕینەوانی لەسەر ڕووبەری مەریخ کراوە ئەکرێ ئاو بدۆزرێتەوە و ئەکرێ یان ئاو دروست بکرێت نەش دۆزرێتەوە ئەکرێ دروست بکرێت و ئەوەیە کە تۆ ئاو هەوات هەبوو ئیتر باقی شتەکانی کەش ئەتوانی بە دوایە دروست بکەین حسێن حسێنی لە بەردەم ئەرچێکی قورسایە ئەم ئەرکە هەرترسێ ناوترسێنم تاوانەی مەبەستمە قسە لەسەر ئەو لایەنە بیرکردنەوە و لایەنە بابەتە دەرونیانەی بکەم ئەوە قسە لەسەر خودی عملیەکە نەکەم تا چەندە حسێن حسێنی تەمەنی هەیە خۆی داناوە 10 ساڵ و 10 ساڵی تر و چەند ساڵی هیچ چیرێک بۆ تەمەنی مرۆڤ نییە ینی بڵێن هیچ ڕێگرێک نییە نورێک بۆ تەمەنی مرۆڤ نییە تەنانەت لەم ڕۆژانە هینی پیریش دۆزرایەوە هۆکاری پیری
ینی هۆکاری پیری هۆرمۆنێکە کە لە شوێنێکی مێشکە دماغە دروستە بێ و ئەو هۆرمۆنە ئەکرێ کۆنتترۆل بکرێ و کردویشیانە تەمەنی مشکیان تا 20 بەرز کردوێتەوە وەستم ئەوەیە کە هیچ هینێک بۆ تەمەن نییە بەس هێشتا زۆرمان ماوە ینی تۆ 10 ساڵی کە تەمەنەکاتە نزیکی 50 بەس هێشتا وەکوونێ تەمەنێکی ئەکتیڤە تەمەنێکی چالاکە هەموو ئەنی بڵێن گەنجی 20 ساڵ و 22 ساڵ بە کەلکی و سەفەرە نایەن چونکە پێویستە تۆ تەجروبەت هەبێ تۆ هیچ کاتێ بووە ماوەیەکی زۆر بەتەنیا بژیت لە شوێنێ نا بەس ئەتوانی بیر بکەینەوە کە ئایا کە تەنها ژیان چۆن ئەتوانین بژین بیرت کردوەوە بە حەقیقی بیرت کردوەوە کە بۆ ماوەیەکی 20 ساڵ بەتەنیا بژیت گەیشتوویتە تا و حەقیقەتەی کاوە تۆیت 20 ساڵەژی بەتەنیا تەبەن لە سەفەرەکەی مەڕێکیشە کە تەنها نیت 4 کەسە لەگەڵایە 3 کەسە لەگەڵایە هەمووتان 4 لە عینی حاڵشە تۆ هەموو تەکنۆلۆژیای مرۆڤایەتی سەرزەویت لەگەڵایەوە پژگیری نزیکە 7 ملیارد کەس لەگەڵا ینی بە تەنها نیت ینی بۆ مانایەکە و کوڕۆبەنسە کۆلۆزیاتۆ لە دوورگەیەکە زۆر تەنهابی بۆ تا ئەو کاتش ئەم تا ئەو 10 ساڵیش بەردەوام توێژینەوە لەسەر مەریخ بەردەوامەوە پێش ئەوە بڵین بە ساڵە پێشەوە کە مرۆڤ لە بێدابەسێ سەفینەیەک ئەچێت و جارێکی باشترین شوێن بۆ ژیانە دەستنیشانەکە بۆ ئەوەی کە ئەو کەسانەکەچن لەوێ دابەزن و ژیان دەست پێ بکەن با دو پرسیار بکەم ئەگەر تۆ هەڵبژێردرای تو یەکێک بووی لەو 4 کەسەی کە ئەڕۆن بەرەو مەریخ هەموو ئامادەکاریەکتان کردو و ئەڕۆن دوامین وتەی تۆ بۆ هەموو سەرزەوی بۆ هاوڕێکانت بۆ کەس و کارەکەت چییە بێ؟ بیرم لەوە نەکردوێتەوە بەس دوهەمین وتە ئەوەیە کە دەتان بینمەوە چونکە مرۆڤ بەو تەکنۆلۆژیاو کە بەرەو پێشەوە ڕوە دەگەڕێمەوە بەخۆبوونێکی جانە سەفەر سەلامەت سیوادارین بتوانیت هەرچی خزمەتێک کراوە لە مێژووی ڕابردووی نەتەوەکەمانە جیاواز کراوەم خزمەتەی تۆژەگەر بەو شێوەیە بێ کە پێشبینیە کرێت خزمەتێکی گەورەتر بخاتە سەر خەرمانی ئەم نەتەوەیە من هیوادارم هەر بڵێن ئەو بیرکردنەوە کە ناوم نووسی تەبەن ئەگەرێکی زۆر لاوازەکەم ینی بڵێن زەعیفەکە کێ هەڵە بژێرێ بەس ئەوەی کە ژمارە ئەوانەی کە ناوە نووسن هەرچێ زیاتر بێت ئەوان ئەگەرەکە بەرزترە بێتەوە ینی بڵێن پێم خۆشە هەموو ئەوانەی کە لە خۆیان ڕابین و کوردن ناوی خۆیان بنووس سەرکەوتوو بیت دەستی خۆش بێت ئێمە ئەمڕۆ ئەم تەوەرەمان تایبەت کردو بە بابەتێکە زۆر جێگەی سەرنجە لەوە چێت لە ڕۆژانی ئایندەیە ناوت بگۆڕە بۆ پیاوە فەزایەکە جارێک کرد بە خێر بێ هیواداری نەگەر هەر شتێک لە هەر کونجێکی ئەم دنیای هەبێ خزمەت بێت بە کلتور و مێژوو خەرمانی ئەم نەتەوەیە جارێک کرد بە خێرات حسین حسینیەکەین سپۆڕی بواری فیزیە خۆشویستانم بەم تەوەرە و بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ڕۆژانەیە ناڕتی تا بەرنامەکانی ئایندە شاد و کامران خواتان لەگەڵ